بەهۆی گەڕانەوە بۆ زێدی خۆیان و کۆچکردنیان بۆ وڵاتان ژمارەی ئاوارە و پەنابەرەکان لە هەرێمی کوردستان کەم بۆتەوە و بە پێی نوێترین ئاماری حکوومەتی هەرێم لە ئێستادا 930,635 ئاوارە و پەنابەر لە هەرێم نیشتەجێن. لەو ژمارەش تەنها لە سەدا 30 لە کەمپەکان ژیان بەسەر دەبن. ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی هەرێم لە ڕاگەنراوێکدا نوێترین راپۆرتی سەبارەت بە ڕەوشی ئاوارەکان و پەنابەران بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کردووە لە ئێستادا 930,635 ئاوار و پەنابەر لە هەرێمی کوردستان نیشتەجێن و لەلایەن 220 ڕێکخراوی نێودەوڵەتی و ناخۆییەوە مانگانە بە بڕی 72 ملیۆن دۆلار خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان بۆ دابین دەکرێت. ئەو کەسانەی لە هەرێمن 671,238یان ئاوارەی ناوخۆن و 259,397یان پەنابەرانی سووریا و تورکیا و ئێران و فەڵەستینن. هۆشنگ محەممەد بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەمانگی قەیرانەکان بە کورسان نیوزی ڕاگەیاند لە یەکەم مانگی ئەم ساڵدا 283 خێزانی ئاوارە و پەنابەر ڕویان لە کەمپەکانی هەرێم کردووە و لە بەرامبەردا 774 خێزان کەمپەکان و هەرێمی کوردستانیان جێهێشتووە و ژمارەیەکی زۆریان ڕویان لە وڵاتانی تر کردووە و ژمارەیەکیشان گەڕاونەتەوە زێدی خۆیان. ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان ئاماژەی بۆش کردووە 35 کەمپ لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام ژمارەیەکی زۆری ئاوارە و پەنابەران لە ناو شار و شارۆچکەکان دەژین و تەنها لە ساسی لە کەمپەکان ژیان بەسەر دەبن. با پێی دابەشبوونی شوێنی جوگرافی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان لە ساعت 41یان لە سنووری پارێزگای هەولێر و لە ساعت 41 تریان لە سنووری پارێزگای دوهۆک و لە ساعت 18 لە سنووری پارێزگای سلێمانی نیشتەجێن. ناوەندەکە ڕاشیگەیاندووە لە سا 54 ئاوارەکانی ناوخۆ کە لە هەرێمی کوردستانن خەڵکی پارێزگای نینەوان و لە سا 14یان خەڵکی سەلاحەدین و ئەوانی تر لە هەولێر و کەرکووک و دیالە و ئەمبارەوە ئاوارە بوون. با پێی پێکاتەکانیش لە سا 40 ئاوارەکانی هەرێم سوننە و لە سا 30 یەزیدی و لە سا 13 کورد و لە سا 7 مەسیحی و لە سا 10یان لە پێکاتەکانی ترن.